بۆچی ئێران بازرگانانی هەرێم بە ئامانج دەگرێت؟ هێرشەکەی شەوی 15 کانونی دووەمی 2024 یەکەم هێرشی ئێران نەبوو بۆ سەربازرگانێکی دیار لە هەرێمی کوردستان، بەڵکو نزیکەی 22 مانگ لەمەوبەر لە ساڵی 2022دا هێزەکانی سوپای پاسداران بە موشەکی فاتح سەودە هێرشیان کردە سەر شوێنێکی نیشتەجێبوونی شێخ باز بەرزنجی خاوەنی گروپی کۆمپانیاکانی کارگرو. هێرشی سوپای پاسداران و هێزە چەکدارەکانی ئێران بۆ سەر بازرگانان لەبەر ئەم هۆکارانەیە. یەکەم، بە ئامانجگرتنی کەسایەتیە دیارەکان دەنگدانەوەی ڕاگەیاندن و گەورە بە دوای خۆیدا دەهێنێت، ئەوەش یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ئەو هێرشانە. ئێران دەیەوێت لە ڕێگەی بە ئامانجگرتنی بازرگانان ترس و تۆقێن لە ناو خەڵکدا بڵاو بکاتەوە، چونکە بە ئامانجگرتنی ئەوان لێکەوتەی لەسەر بازاڕ و ڕایگشتی دەبێت. هەرچەندە زۆرجار هێزەکانی ئێران و تورکیا هاوڵاتیانی مەدەنی و گوندنشینان بە ئامانج دەگرن، بەڵام هەرگیز کاردانەوەی هاوشێوەی بە ئامانجگرتنی بازرگانانی نییە. ئەم هەنگاوە وڵاتان لە کاتی جەنگدا پەنای بۆ دەبن بە مەبەستی دروستکردنی ترس و تۆقاندن، وەک ئەوەی لە ناوەڕاستی ساڵی 2022دا رووسیا لە هێرشێکی موشەکیدا گەورە بازرگانی ئۆکرانی ئۆلێکسی ڤاداروسکی و خێزانەکەی لە ناو ماڵەکەی خۆیدا کوشت. دووەم، ئێران وێنایەکی دروست کردووە کە هێرش بۆ سەر ئەو بازرگانانە لە تۆڵەکردنەوەدایە بەهۆی هاوکاریکردنی ئیسرائیل و مۆسادی ئیسرائیل، بەڵام ئەو تۆمەتانە هێشتا لە سنووری دەنگۆدا ماونەتەوە و هیچ بەڵگەیەک لەو بارەیەوە نەبوون. سێەم، بە ئامانجگرتنی کەسانی بازرگان لێکەوتەیەکی کەمتری هەیە وەکو لە بە ئامانجگرتنی بەرپرسانی ئەمنی و سیاسی، بەو هۆیەوە بە ئامانجگرتنیان وەکو هەڕەشە و ئاگادارکردنەوەیەکە بۆ هێزە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا بازرگانان دەکرێت ئامانجێکی ئاسانتر بن وەکو لە بەرپرسە ئەمنی و سیاسیەکان. دۆزینەوە و جێگە و مەکانی بازرگانەکان دەکرێت ئاسانتر بێت. چوارەم، بە ئامانجگرتنی بازرگان و پێگە بازرگانیەکانی وەکو فڕۆکەخانە و شوێنە گشتیەکان بۆ ئەوەیە ناسەقامگیری لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت. هەندێک جار بەهۆی هێرشەکانی ئێران و گروپە چەکدارەکانی دیکەوە فڕۆکەخانی هەولێر گەشتەکانی خۆی ڕاگرتووە، ئەوەش لێکەوتەی لەسەر بازاڕ و دۆخی ئەمنی هەبووە. ئەوەی خاڵی هەوبەشە لە نێوان هێرشە موشەکیەکان بۆ سەر شوێنی حەوانەوەی شێخ باز بەرزنجی و پێش ڕەودزەیی ئەوەیە کە هەردووچیان بازرگانی نەوتیش ئەنجام دەدەن، کەواتە دەکرێت ئێران لە ڕێگەی ئەو هێرشانەوە شادەماری ئابووری هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە. ئەو جیاوازیە چینایەتی و نادادپەروەریی کە لە کۆمەڵگای هەرێمی کوردستاندا دروست بووە یەکێکی دیکەیە لە هۆکارەکانی بە ئامانجگرتنی بازرگانان و وەبەرهێنەکان لەلایەن ئێرانەوە. دەوڵەتی ئێران دەزانێت بە ئامانجگرتنی گەورە بازرگانانی هەرێم هاوسۆزی و ناڕەزایی جەماوەری بە دوای خۆیدا ناهێنێت. هەر بۆیەشە وەکو ئامانجێکی ئاسان تەماشایان دەکات و بە هۆکاری نادادپەروەری و چینایەتی لە هەرێمدا پێشبینی کاردانەوەی ڕایگشتی هەرێم ناکات. ئەوەش بەکردار لە دوای ئەو دوو هێرشە بەدیکرا کە هاوڵاتیان و ڕایگشتی وەکو پێویست کاردانەوەیان نەبوو. بەشێک لە چاودێران لەو بڕوایەدان ئەو جەنگەی ئێران نابەرابەر و ناعادیلانەیە. بۆچی دەبێت بازرگانەکان باجێکی پێکدادانە سیاسیەکان بدەن؟ هەندێکی دیکە لەو باوەڕەدان لە کاتێکدا ئەفسەرە سەربازیەکانی ئێران بەهۆی هێرشی ئیسرائیل و ئەمریکا بە ئامانج دەگیرێن، ئێران هەوڵ دەدات بە هێرشی لەو شێوەیە پەردەپۆشی بارودۆخی ئەمنی وڵاتەکەی بکات.